45 ڕۆژ بۆ 50 ڕۆژە موچە نهاتووە بەڕاستی حاڵگوزەرانی خەڵکی لەو پەڕی ناهەمواتیایە ئەنی من ناشکور نیم بەڵام بەو قورعانە خەڵک زۆر خراپە بە تایبەت کەمەندە سوێن بەخوا وەزعمان زۆر خراپە وەڵی هەر لەگەڵ ئەو خەڵکیان موچە ماوەرنەگرە 150,000مانەیە یعنی ئێمە داماوەترین توێژی ئەم کۆمەڵگاین یعنی کەمترین موچەمانەیە لەم ئینەیە بۆ شیش ئاوە فرۆشم بۆ ئەوەی ماڵم ناڵم محتاج دەست کەس نەبێ محتاجیش بووە بەخوا ئارە بەخوا ناتوانم شتێ بکڕم پڕ بە دڵخۆم بەخوا هەڵا بازار هەتا بڵێ وێرانە هەتا بڵێ ئارەوەڵا بە ئەم وایلات ئارەوەڵا دواکەوتی موچە شتەیە کە پارە نێ دەخۆ بازارەکە ئەوەکە بین شۆڵ هۆڵە هی بێم بێ ماشیە ناوەڵا حکومانی قەداوە ناڕۆ بەڕێوە خەڵک سێوان جارە ماش وەرگێ ناوەخوا براوە ناڕۆ بەڕێوە کۆڵە لە سە تاسیری کردووە کەس پارەی پێێنێ ئاسام چوارە بگەڕە 10,000مان پێنیە کاکە 100,000م بۆ دەرکە کاکە 50 پێی نییە وەڵا بەچتی ئاوا نابێت ناوەڵا ئاوا ناکرێ ناوەڵا ئاوا ناکرێ و دوو ڕۆژتی کارەبا نامێنە و ئاو نامێنە و تاوتیا چوین دخوا بکەم شەڕەش ئێمە نەگرێتەوەی تر هەر بە تەواوەتی تیاچین کە خەڵک باری بێنە بێ چیشت بکڕێ کە ئیش و کار نەبێ و ئیش تێ نەبێ پارە لە بازار ڕەن نییە خەڵک بەڕاستی پارەی پێ نەماوە ئێستا وڵا تاسیری لە بازار کردووە لەبەرەوەی کە پارەومارە نییە خەڵک ناتوانێت ئیشەکە بکە ئیش و کار نەماوە هیچ دانیشتین بەخوا بە سەعات بە 2 سەعات دانیشتوین هیچ کاسبی و کارێک نییە لێ ئەمە کاس پێ بکەین لەم شارە هیچ هینێ نەماوە یعنی وامان لاتوە لەم دوکان شتانە بێنین کرێشمان بۆ نایدێ بە قورعان کرێکانیشیان زیاد کرد لەسەرشمان ئیدارە مەحەلی وشت ئەم محافەزێتە وەڵای حکوماری وا ناکرێ هەمووی ئەمانە دز و درۆزن و بۆ خۆیان ێبەن و ئەو عالەمەش بۆ خۆیان چیەکەن با بیکەن و سفرەی چی بازار هەمووی خەوتووە هەمووی خەوتووە وەڵاتی موچەیە بێمەعاشیە ترسی خەڵگەم تۆ بوتارە و خەسف و ئەمە ئێران و مێرانە هەرەوەیە چۆن تاسی ناکات تۆ هەفتا ڕۆژ مەعاش وەرنەگری چۆن تاسی ناکات سەر بازار تاسیرە زۆر تاسیری کردووە لە ساعت نەوەی تاسیری کردوەتە سەر خەڵک چای لەم خەڵکە بێ خەڵک بێ مەعاشە 45 کێڵە نابێت بە 50 بە 60 یعنی کەونە ئیش بۆ جێبەجێکردنی ئەم موسێ بۆ هاوڵاتیان بێپارێ بەڕاستی خەڵماناتی نەماپارەی نییە بازار سۆڵە حکومەتدارەتی ئاوا کرێ ناکرێ وای ناکردنەوە ناوێ مانگی موچە هەبێ 5 مانگ موچە نەبێ ئەمە چۆن نەبێ لە 50 لە دایک مالە و کانەسکانەیە ئەم ساڵنا ئەم مانگە ئەگۆڕێ ئەم ساڵنا ئەم ساڵێکە هەمووی درۆ دەلەسەر والله زۆر هەر ئیشی هەموو ئیشی پاخستووە ئارە والله ئیش هەمووی پاکراوە هی بازار هەمووی وشک و برینە دەسەڵات حکومەتداری ئاوا کرێ نا ئابێ موچە هەموو سەری مانگە موچە بدرێ ئەبێ موچە شۆنە خەڵک ئێستا ئەوە کراوە بە خوڕای کراوە بە پارە نەکراوە کەس پارەکە نامێنێ ئەمەش نامێنێ نامێنێ والله خۆشمان نامێنی